مۆزەخانەی هۆڵۆکۆست لە واشنگتن لە کەشێکی باراناوی کۆڕێکی گەرم بەڕێوە چوو قڕکردنی ئێزیدیەکان و کەمایەتی ئاینیەکان لەسەر دەستی چەکدارەکانی داعش مشتومڕی گەرم پەرۆشی ئامادەبووان بۆ بیستنی چیرۆکی ئەو کچوژن و منداڵ و پیرەمێردانەی بەهۆی جیاوازی ئاینی و پاکتاو کران. بەرپرسی مۆزەخانەی هۆڵۆکۆست لە واشنگتن ئەندریۆ هۆڵینگەر باز لەوە دەکات مۆزەخانەکە تەنها بۆ جینۆسایدی جوولەکەکان نییە. ئەم مۆزەخانەیە بۆ دروستکراوە تاوەکو و دامەزراوەیەک بێت بۆ داکۆکیکردن لە مافی ئەو خەڵکەی دەنگیان لە جیهاندا نابیسرێ لەبەرەوەی جوولەکە لە ئەوروپا لە ساڵانی 1930 بۆ 1940 دام و دەستگایەکی وایان لە بەردەستدا نەبوو بۆ ئەوی دەنگ بەرزکەنەوە کە سەرکوت ئەکران و دەیان کوشتن. ئێمە بەرپرسیارەتێکمان لە ئەستۆدایە. مێژووی مرۆڤایەتی پڕە لە توند و تیژی و جەنگ و قڕکردنی بە کۆمەڵ لەلایەن گروپێک دژی گروپێکی تر. جیهان ئاشنایە بە جینۆسایدی جوولەکەکان و کۆمەڵکوژی تریش کە لە شوێنی جیاوازی جیهان ئەنجام دراون. ڕەنگە سەردەمەکە لەبار بێت بۆ بە جینۆساید ناساندنی ئەو نەتەوانەش کا وڵاتیان نییە. ئەوە مەسەلەیەکی یاساییە، من ناتوانم قسەی لەسەر بکەم. ئەوەی دەتوانم قسەی لەسەر بکەم ئەوەیە حکومەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەڵامی کارە درڕندەیەکانی داعش دەداتەوە بەوەی کە هاوبەندێکی 65 وڵاتی کۆکردوێتەوە، ئەمەش بۆ بەرپەشدانەوەی هاوپەیمانانی داعشە. ئەوەی بەسەر ئێزیدەکاندا هاتووە بۆ ئەم سەردەمەی ئێستا نامۆیە. لە کاتی باسکردنی ئەو چیرۆکانە نیگای ئامادەبووان گۆڕانی بەسەردا دەهات. چیرۆکەکانی یاریدەدەری مۆزەخانەی هۆلۆکۆست نۆمی کیوکۆلەر باسکردنی سەردانی مەیدانی خۆی بوو لە کوردستانی عێراق. کاتێک بردویان لە قوتابخانەیەکەوە ژن و منداڵ و پیرەکانیان جیا کردوتەوە، ژنەکانیان بردۆتە نهۆمی دووهەم و بە سێ شێوە جیایان کردوونەتەوە. مناڵان و کچانی هەرزەکار وە پیرەکان، پاشان پیاوەکانیان بردۆتە زیندان و دواتر گولەبارانیان کردوون. کەس نازانێ ژنە پیرەکان چیان بەسەر هاتووە. ژن و منداڵەکانیان بردۆتە ناوچەی تەلەعفەر، لەوێ داویانن بە چەکدارەکان وەکو کۆیلە دەستدرێژی سێکسیان لەگەڵدا کراوە. منداڵەکانیش بە شێوەی جیاواز بەکارهێنراون. ئێزیدەکان بەلایەنەوە ئەوەی دەرهەقیان کراوە جینۆسایدا، هەموو هەوڵەکانیشان بۆ ئەوە ئەدەن. لە بۆنەکەشدا چالاکوانی ئێزیدی و هاوکارمان دەخیلی شەمۆ باسی لەو هەوڵانە دەکرد کە لەلایەن هەندێک لە کۆنگرێزمانەکانی ئەمریکاوە دەستی پێکردووە. لە کۆنگرسی بەرنویسین بڕیارە هەناژ بۆ ناساندنا کارین داعش لە دژی ئێزدیان وەکە جینۆسایدی. ئیرۆدەما لە مۆزەخانە هەڵاکۆست ئەف بەحسەتێتەکردن بەهێزکردنا وان هەوڵایە دەبێت تەڤایە خەباتین دوی واریدە هەف بگرن یەن خواجیهی و یەن دەربەژی هەتا جیهانێ بەرسڤا ڕاست و کاریگەر هەبە. مۆزەخانەی هۆلۆکۆست کە کەرەستەی جوولەکەکانی تیا هەڵگیراوە هەفتەیەک دۆکۆمنتی ئێزیدەکان نیشانەدا. ئیتر نازانرێ ئەم دۆسیەی کوردیش لە جیهاندا دەکرێتە جینۆسایت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.